يخفف عنهم ولا هم ينظرون. وإنما بوجهه لا يأتي بخير هل يستوي هو. فألقوا إليهم القول إنكم لكاذبون إلى الله يومئذ السلام. منكم مالي تسيوسسم وهي خلوان يعني ما ديكا بدوري تشل بنزام أغلو ملا ما نو ما مساك ما مولا حجر درجي قرآني في وتين يتر خل تواناي نو يارمتي با قريهم لا خلق يارمتي دا يتر لو دسم كده قرآن خندنو لو لا رمكاني كوي لكاني كوي ليه لا إمام مصار شغالي خوا عفويكا ليه خوردم متى قرآن ختم كردو لو لا دوسيت زميتر مكوندو فتح القريب و مع المخوند يتر مسلمات يلا تواي كمو دسم لي القرد تقريبا شهر صار بين صار أم قاسمات غام بالرجاسي هردو كلكم عملياته قربان شاوم عملياته يتر اللي هو شهر بين صار من أم قرآن خدمو نيجي جكم نيجي سنات هذا والله روزي وهاي دوجز مخينم دوجز مخينم يتر نازم شنكم فيها شيء يتر نيجي سنات مگر كم كرتي علي كم سو روزو حتى كم بسوشار ساعات في قرآن يعني كانوا نيجي فيهم كانوا بش بخوا بوسين هر بش بخوا بوسين ما في السماوات وما في الأرض من دابة ولا ينكرونها وأكثرهم الكافرون. وبعد تقريبا 2 سالة 3 سالة نريكم دوسيا كركوتم أما تريشا يتم ناركان وتيان نا يبريت تعزيش ونا يبري بو مزقوتيش أتواني لما راني يجي خوب قرآني خوب خيانو تواو قربان جان لا أوم مصاشحة معارفة حتى ما هو يخوان مولولا ري مكانك ولا مصاشحة غالي خوانم قرآن مختم كردو هروايك دكتيب يشم خوند هذا والله يتر بعض نيرا مصيبة نيرا تواب خيانم شاهم حكمينية شاهم يشان مرقباته هيك نابيني أمي عن مباش تبكى بوشكم ريبو عمرها وردي بوم وديارو قرآن بو لما تزود جميع لما تزود بان كم بو قربان جان سندو كرسيم بو كرسي أو ما بو قرآن ملا سردان يا مخوان أي تداوى وأن ما هم يجيز وإنما بوجهه لا يأتي بخير على هون أو يدرس والله روزانه باوكم طبعا بيانيان توزي نيش ودران خوي بيانيان دران غلسي إتلا دوايا ونيجي تشتغنا أم قرآنج روزانه دوري كاتو روزانه جزء 2 جزء لي خويني تقريبا 15 ساڵی تر قاچیاوە تووشێ و سەوفان بوو ئاژنۆکانی لەگەڵ تۆپی سمتیان ئەژنانەی گۆڕیوە لەگەڵ تۆپی سمتیان گۆڕیوەتی تر هەر لە ماڵەوە کەوتووە قاچێکشی هەر لێرە ئەڵغام لێداوە ئەڵغام پەڕاندوێتی ئەو لایتە لەگەڵ مۆبایلەکە بۆ ڕۆشنایی بەکارهێنێ چاوی زەعیف بووە چاوی باش نابینێ تر ئەو لایتانم بەکارهێنێ بۆ قورآن خوێندنەکەی نوری ماڵە تر خۆی هەر وەسف ناکرێت تر قورآن خوێندن شتەکەشی بەرەکەتێکە خوای گەورە ئیشەڵڵا ئیقامەی پێ بدا و خوای گەورە تەمەن درێژی کە بۆمە تقریبا 3 مانگە کە بێ هاتوچۆی مزگەوتی نەماوە پێشتر لەو 5 فەرزاد نیوەڕوانە ڕۆی نیوەڕوانە چوو بۆ مزگەوت بەسی تر لەم دوای تەواو بێهێز بوو 1-2 جار لە گەڕەکا کەوت جارێکیش بۆ 2 جار لەبەر دەرگاکەی خۆمان ناکەوت ئیتر ئەمەی برینار بووم قۆڵەی سەریای بە دیوارەکە والله کاک حاجی دیارە ئێمە کە سەردانمان کرد بەم شێوازە بینا من قورئانێکی دانا و بەم تەمەنەوە و
و هەروەها چاوی زعیب بووە و دوو لایەتی ئیش پێکات. خۆم مسلمان نازانم کولی ڕۆژێ تاقی ئێوارانوێ بۆم برە بکەیە تاقی یاران باشترێکە تۆزە ڕۆشنە. جا ئێمە بەڕاستی دڵخۆش بووین و دیارە ئەم شێوازەی کە حاجی کە قورئان ئەخوێنێت و بەم تەمەنەوە ئەبێ گەنجەکان هان بدات ئەوانەی کەوا توانەیان زیاترە بۆ ئەوی کە زیاتر لە خزمەتی قورئانە بن، چونکم ئەم بەم تەمەنەوە و بەم ناڕەحەتیەوە بینی ڕۆژانە دەوری قورئانە کاتەوە. لەبەرەوەی ئەمە دیارە کە مامۆساین و کاتی خۆی تەلەبە بینە قورئان خوێندەوە، ئێستاش مامۆساین و دەست بە تەلەبە ئەڵێنەوە قوتابیەکانمان ئیجازە وەرەگرن لامان چۆن ئێمە ئیجازەمان وەرگرتووە لای مامۆساکانمان. تەوسیەمان بۆ قوتابیەکانمان بۆ گەنجەکان بە شێوەیەکی گشتی ئەوەیەکەوە کاتێکەوە قورئان فێرە بن ئەوە دەستخۆشییان لێکەین، بەڵام لەو گرنگتر ئەوەیەکەوە قورئانەکە ڕۆژانە بخوێنن دەوری بکەنەوە، چونکم هەر کەسێک لە خزمەتی ئەم قورئانە بێ دائیمەن دڵی ڕۆشنە، دائیمەن بەچای ڕوونە، دائیمەن دڵی خۆشە، دائیمەن کەسێکەکەوە فەریح. بۆیە نابێت تەنها قورئان فێربوونەکە کیفایەت بێ، ئەبێ بیشی خوێنین و ئەربێ لێشی تێبگەین و هەروەها بێ عەمەلیشی پێ بکەن لە هەمووی گرنگتر عەمەل پێکردنەکەی، چونکە ئێستا ئێمە لە بار و زروفێکە ئاژینکەوە خەڵک دوورکەوتوتە لە قورئان، دوورکەوتووە لە پەیامی خوای پەروەردگار. بۆیە ئەم خوێندنەی کاک حاجیکەوە ڕۆژانە قورئانە خوێنێ و دەوری ئەکاتۆ ئەبێ گەنجەکانمان هاتدا بۆ ئەوی کەوا ئێمەش چاوی لێ بکەین، چونکم ئێمە توانایەکی باشمان هەیە، چاومان ساغە، لەشمان ساغە، توانامان هەیە. بۆیە نابێت قورئان ئەو کەسێکەوە قورئان خوێنێ نابێ قورئان ئیهمالکە، ئەبێ کاتێک کە فێرە بێ بیشی خوێنێتەوە. من نعمة فمن الله ثم الطير مسخرات في جيب السماء ينكرونها وأكثرهم الكافرون.